بەشە تەکنەلۆجیەکان بەشی نەوت بەزان کۆڵاین و پارالێل و ئێواران چەندی وەرگرتووە. سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سروود خورشید فەرمانبەر لە سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین لە خزمەتی ئێوەی خۆشەویستین لە کەناڵی ئاسووی زانکۆوە تاوەکو بەشی نەوت بۆ ئەوەی خۆشەویست ڕوون بکەینەوە تا بزانین بە پارالێل ئێواران زانکۆڵاین چەندی وەرگرتووە و لە ساڵی 2021-2022 تاوەکو ئێوەی خۆشەویستیش لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین وەکو بناغە و بەرچاوڕوونیەک بەکاری بێنن. خۆشەویستانم بۆ ئەوەی سوود لە کەمترین کۆنمرەکان وەربگرن تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن. لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵی ئاسووی زانکۆ لە یاد مەکەن. هەروەها کەناڵەکەمان بۆ هاوڕێکانتان شێر بکەن تاوەکو ئەوانش سوودی لێ ببینن. خۆشەویستانم ئێمە وەکو کەناڵی ئاسووی زانکۆ بە هەمان ناو و ناونیشان لە ئینستاگرام لە خزمەتی ئێوەین ئێوەش فۆڵۆمان بکەن. سوپاس بۆ بینەربوونتان بۆ کەناڵی ئاسووی زانکۆ.